پیاوێکی ئەندۆنسی 12 ڕۆژ زەماوەندی کرد بەهۆی ئەوەی ژیانی هاوسەری پێگەێناوە، بەڵام دواتر دەرکەوتووە هاوژینەکەی پیاوە. میدیاکانی ئەندۆنیسیا بڵاویان کردەوە. پیاوێک لەم دواییەدا نهێنێکی گەورەی لەبارەی هاوسەرەکەیەوە ئاشکرا کردووە کە دەبوو پێش زەماوەندەکەی بیزانێت. پیاوێکی تەمەن 26 ساڵ لە شاری سیانجور لە جاوای ڕۆژئاوا زەماوەندی لەگەڵ کەسێک کردووە کە ئەویش تەمەنی 26 ساڵە. بەڵام دوای تەنیا 12 ڕۆژ لە زەماوەندەکەیان پیاوەکە نهێنێکی هاوژینەکەی بۆ دەردەکەوێت. پیاوەکە باسی چورەکی ژیانی خۆی بۆ میدیاکان کردووە و وتوێتی دایک و باوکی مردوون و بەتەنیا دەژی. دواتر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتی فەیسبووکەوە کەسێکی ناسیوە و زەماوەندی لەگەڵدا کردووە. پیاوەکە سەرنجی بۆ ئەوە ڕاکێشاوە دوای گواستنەوە چۆتە لای هاوسەرەکەی، بەڵام ئەو بە پاسایی نەخۆشی و ماندوێتی ڕەتی کردوتەوە ئەو ماوەیە لەگەڵیا بخەوێت و پێی گوتووە پێویستی بە پشوو هەیە. ئەو پیاوە دەڵێت دوای 2 هەفتە گومانی بۆ دروست بووە و چاودێری کردووە بۆ ئەوەی لەو گومانەی دڵنیا بێتەوە. بەم شێوەیە لە گومانەکەی دڵنیا بۆتەوە و پۆلیسی ئاگادار کردووە و پاشان لەلایەن پۆلیسەوە براوە و دەستگیر کراوە لەلایەن دادگاشەوە بە مادەی 378 یاسای ئەندۆنسی تۆمەتبار کرا و سزای 4 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە.